سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش لە بەردەم کەمپی کۆنی زانکۆی سلێمانی دیارە لێرە مامۆسایان و فەرمانبەرانی زانکۆکە هاتوونەتە بەردەم زانکۆکە و تێیدا گربوونەوەیەکی ناڕزایان ئەنجام داوە سەبارەت بە کێشە و شایستە گرفتە یاخود کێشە و گیر و گرفت و شایستە داراییەکان یانەکە لەناو پرۆسەی خوێندندا هەیەە و ئەم ڕۆژمارەیەکی زۆریان لێرە ئامادەن دەمێ بڕۆمە لای یەکێک لە مامۆسایانە و قسەیان لەگەڵ بکەم. سڵاو لە بێم کاتت باش ئەمڕۆ ئێوە لە بەردەم زانکۆکەتاندا کۆبوونەتەوە بە دیاریکراوی کێشە و گیر و گرفتەکانتان چی و داواکاریتان چی و داواکاریەکانتان ئاڕاستی کێیە؟ بەڵێ من وەکو خوێندکارێکی زانکۆ بەشدار بووم. من هاوشانی مامۆستاکانم سەردەت داواکاری مامۆستاکان ئەگەێنین اینجا داواکاری خۆمان. ئەمە کۆمەڵێک داواکاریمانەیە ماوەی چەند ساڵێکە بەردەوامین لە خۆپیشاندانەکان کە دابینکردنی دەرماڵەیەکی 600,000ە کە کوڕ و کچەکانی خۆیان خاوەنی بانق و خاوەنی زانکۆ لە وڵاتانی دەرەوە ئەخوێنن، بەڵام بۆ ئێمە ڕەوان نییە دەرماڵێکی 600,000 لە ماگێک کاوەری بگری. ئێمە لە ساڵی پارەوە نیو دەرماڵەمان وەرگتووە، ینی هەرتە لەبەیەکی دەرەوە شەر 30,000 یان 26,500 وەرگتووە، بەڵام نۆ دەرماڵەمان لای حکوومەتە. اینجا کۆمەڵی کێش و گرفتی ترمان هەیە لە داخلیەکان لەوانە لە کری خوێنی پاراڵێل کە هەنێک خوێنکار هەیە بە چەند پوینتێک بۆتە پاراڵێ، بەڵام ساڵانە پارێکی زۆر دەدات و لە توانای خوێنکار بەدەرە. بەڕاستی ئەمانە هەموو داواکاری ئێمن و لەگەڵ داواکاری مامۆستایانیشمانە. خۆش بێت چمە لای مامۆستا عادل لێرەیە. مامۆستا سڵاو لەبێم کاتت باش. هەڵبەت پێشتر باسمان لە داواکاریەکانتان کردو بە شێوەیەکی گشتی، بەڵام دەمەوێنەوێت پێمان بڵێن کە ڕۆژ بە ڕۆژ فەرمانگە حکومیەکان زانکۆکان مەکتەبەکانیش بگرە مامۆسایان بایکۆتی داوام ڕدەگەێنن. پێتان وایە ئەمە زەربەیەکە لە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا کاریگەریەکانی چی دەبن؟ من زۆر وەڵامی و پرسیارە ماوەتەوە. پێم وایە بایکۆت زەرەر لە پرۆسی خوێندن ئەگە بڵینایە، بەڵام زەرەر نییە، چونکە ئێمە ئەیبینین لە ماوەکانی ڕابردووە ئەو شاری سلێمانی کە زۆرترین بایکۆتی تیاگرا و ڕێژەی دەچون لە شاری سلێمانی لە هەموو شارەکانی زیاتر بووە. لە شاری دووهۆکە کە بۆ یەک ڕۆژ بایکۆت نکراوە بەپی داتاکانی وەزارەتی پلاندانانی هەرێم و عێراقیش لە زۆرترین ڕێژەی هەژاری نەخوێندەواری لە هەرێمی کوردستانە لە پارێزگای دووهۆکە، چونکە دەوامی زۆرم لێ ئەنجامی باشی نابێ. ئەوەی لە دووهۆک و هەولێرە ئەگوزارێ دەوامی زۆرم لێە، لێرەش بایکۆتی ناچاریە. ئێمە بایکۆت ئارەزومەندانێکی خۆمان نییە، ئێمە بڵێ وڵا زۆر حەزمان لە بایکۆت بێت و عاشقی بایکۆت بین. ئێمە بە شوێن بایکۆتەوە نین، بە شوێن مافەکانمانەوەین، بەڵام بایکۆت ڕێکارێکی مەدەنیە. ئێمە لە بەردەم دوو ڕێکاریان، یان ڕێکاری مەدەنی یان ڕێکاری توندودیژی بە مامۆستا و خەڵکی خوێنەوار ناکرێ. ئێمە ڕێکاری مەدەنی گرینە بەر و پێشمان وایە مامۆسایان بە دەروونێکی ئاسوودەوە بە ڕەزامەندی وەزیفیەوە بچنەوە ناوەندەکانی خوێندن فەرمانبەرێک بە ڕەزامەندی و ناو فەرمانگەکەیەوە زیاتر بەرهەم و خزمەتی باشترەکە وەک بەی زۆرم لێ برێتەوە. ئەوەی کە لە هەولێر دووهۆکیشە ئەگوزارێت ئەیبینین کە ڕێژەی نەخوێندەواری و ڕێژەی هەژاریش لە پارێزگای دووهۆک لە هەولێر و سلێمانی زیاترە وە بۆ زانیاری بەڕێستان هەبێ دادەکانی وەزارەتی پلاندانان. کەمترین ڕێژەی نەخوێندەواری لە شاری سلێمانیە، کەمترین ڕێژەی هەژاریش لە شاری سلێمانیە لە چاو دوو شارەکەی دریەمە. ئەمە شارچێتی نییە، ئەمە ئەومان پێڵێت دەوامی زۆرم لێ ئەنجامی باشی نابێت. لێک دو ڕۆژی ڕابردوودا لە دادگای فیدراڵی سکاڵایەک تۆمارکرا بوو دژی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە لە بەرزکردنەوە ڕاگیراوە و سەبارەت بەم دۆخانەشکە بەگشتی هەیە. زانیاریەکان لای ئێوە چین؟ ئاگاداری چین؟ بەکوێ گەیشتۆ سکاڵاکە؟ ئێمە وەکو سکاڵایەکە بە ئەوەی کە گرنگە لە سکاڵاکە ئەوەی ئێمە ئەمانەوێ ئەمانەیە بیسەلمێنین کە لێ بڕین ڕاگەتی لە بەرزکردنەوە نایاساییە کە بڕیارێکی نایاسایی ستەم کارانەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە. چەندین جار ئەمەمان دووپات کردەوە. هاوڕێکانمان کە داوایان تۆمار کردووە ئەمانەوێت لە دادگای فیدراڵیەوە بڕیارێک دەرچێت کە نایاساییبوونی ئەم بڕیارە بسەلمێنێت. بەڵێ بینەرانی شارپرێز دەچمە لای یەکێکی تریان لێرە. سڵاو لەبێم کاتت باش. بەڕێستان فەرمانبەرن لە زانکۆ مامۆستان. ماوەکو مامۆستای بنەڕەتی هاتووین. باش وەکو مامۆستای بنەڕەتی دەنگی خۆتان خستۆتە پاڵ دەنگی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی. داواکاریتان ئاڕاستی کێیە؟ بۆچی وەڵامی داواکاریەکانتان توانم بڵێم نادرێتەوە کە ماوەی چەند ڕۆژێکە یان چەند جارێکەوە چەند جارەمینە ئێوە خۆپیشاندان ئەنجام دەدەن ڕزایەتی دەکەن؟ لە ڕاستیدا ئەمە یەکەم جار نییە. ئێمە لە 2014 لەسەر شەقامە ئەم داواکاریانە دێن بە گوێم دەسەڵاتە، بەس ئەم دەسەڵاتە وازم کەڕە وە لە هەمان کاتیشە کوێرە. ئەینا لە 2014 مامۆستایان و فەرمانبەرانە بین لەسەر شەقامەکان بەمەبەستی جوابیان پێ نییە، یعنی ئەیانوی جواب نێنەوە. ئەنا وەڵامەکە زۆر ئاسانە، زۆر هیچێکی تیان نییە. بۆچی پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەمەبەست وەڵامی داواکاریەکانتان ناداتەوە؟ دەبەن ئەگەر حکوومەتی هەرێم حکوومەت هەرێم وەڵامی داواکاری مەباتەوانەیە
ئەگەر بینیتان دوێنێ پێێن لە سەزاری ڕێباز حەملان کاڵێ 570,000 کەسنان بڕاوە بێ ئەگە بێت و داواکاری مامۆسان فەرمانبارێتەوە ئەو 570,000 کەسە نانیان برە چونکە ئەوانە هەمی بندیوارن هەمی بندیوارە و موچە وەرەگرن بەبێ دەوام بکەن. بەڵێ بینەرانی شارپرس ئەمەی کە گوێبیستی بوون دیارە بەشێکی زۆر لە مامۆسایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی و هەروەها لە پاڵیدا مامۆسایانی ناڕازی کە لە ماوەکانی ڕابردوودا مامۆسایانی وانەبێژیش بە هەمان شێوە چەند گربوونەوەیەکی ناڕزایەن ئەنجامدا و تێیدا چەند بەیاننامەیەکی ناڕزایەتیان خوێندەوە و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانیان کردکە وەکو خۆیان وتیان تاوکو ئێستا وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە لێرە بەدەر لە مامۆسایان و فەرمانبەران دەتوانم بڵێم بەشێک لە خوێندکارانیش لە زانکۆکە دەنگی خۆیان خستۆتە پاڵ دەنگی مامۆسایان لێرە وەکو خۆیان باز دەکەن ئەوانیش بەدەر لە گرفتی دەرماڵەکە ماوەکانی ڕابردوش ساڵانی ڕابردوژک و بینیمان چەند جارێک گربوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا بۆ گەڕانەوەی دەرماڵەکانیان و بەشێکی زۆر کێشە و گیرگرفتیان لە ناو پرۆسەی خوێندندا هەیە لە بەشە ناوخۆیەکانەوە بگرە لە ناو پرۆسەی خوێندن بە هەمان شێوە کە بۆتە کێشە بۆیان وایان کردووە کە ئەمانیش وا بکەن لە پاڵ مامۆسایانی و فەرمانبەرانی زانکۆکەیاندا دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی ئەوان وە لێرە بەدەر لە گرفتی موچەکە بەردەوام فەرمانبەران لە فەرمانگەکان کە کاتێک بایکۆت ئەنجام دەدەن باز لەوە دەکەن کە دواکەوتنی موچە و وەرنەگرتنی موچەکانیان شایستە دارایەکانیان لە کاتی خۆیدا گرفتێکی هەرە سەرەکی ئەوانە و بەدەر لەمانە کۆمەڵێک کێشە و گیرگرفتی تریشە بۆ کە لە پرۆسەی خوێندندا لە زانکۆکەدا وەکو فەرمانبەران و مامۆسایانی زانکۆکە هەیەە و ئەمڕۆ هاتوونەتە بەردەم زانکۆکەیان و گربوونەوە ڕزایەتی ئەنجام دەدەن و کەمێک پێشێ ساش بەیاننامەیەکان خوێندەوە و ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانیان کرد.